در سال 1864 و هیا سال 1867 دما کوارتشا قیصر ارشی باکوری قفقاسیا کرد. به هزاران چرکسین کل باکوری قفقاسیا روسیا لسر دستوی ارتشی دربدر بون. بشکم مازن شوان بر به ولاتین کنداوان ناوین کجبر بون. هجماره کم مازن شوان لأردن و نشتجی بون بیده. هیان ها او بزاوان دیگنداکو کلتور و زمان خواه بپارزن. شارکەسەکان بەڕەچەلەک دەگەڕێنەوە بۆ قەوقازەکانی باکووری رووسیا کە سەدان هەزاریان لە کاتی هێرشی سوپای سیزەردا لە نێوان ساڵانی 1864 تا 1867 ئاوارە بوون. ئەوان بە شێوازێکی ئاشتیانە لە ناوچە جیازیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەوانەش ئوردن نیشتەجێ بوون. بەڵام تێکەڵاوبوونیان لەگەڵ کۆمەلگای ئوردنیدا وای کردووە نەتوانن زمان و کەلتوری خۆیان بپارێزن. قوتابخانەی مەلیک کەمزە لە عەمان هەموو هەوڵی خۆی دەدات بۆ ئەوەی زمانی شەرکەسی بە زوندوی ڕابگرێت. ئەگەر ئەم پۆلە بە نمونە وەربگرین ئەوە تەنها 4 یان 5 قوتابی لە کۆی 25 قوتابی لە ماڵەوە بە شەرکەسی قسە دەکەن. لە ڕابردوودا هەمویان بە شەرکەسی قسەیان دەکرد نەک بە عەرەبی. بە پێی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە گەلە بێدەوڵەتەکان لە کۆی 7.3 ملیۆن شەرکەس کە بە هەموو جیهاندا بڵاوبوونەتەوە 100,000 کەسیان لە ئوردن دەژین. گەنجە شەرکەسەکان شانەزی بە میراتە کولتوریەکەی خۆیان دەکەن. فێربوونی زمانی شەرکەسی سوودێکی زۆری هەیە لەبەر ئەوە من دەمەوێت بچم بۆ رووسیا. زانینی زمانەکەم بەمانەی پاراستنی شوناس و میراتی کولتوری خۆم دێت. جیالەما لە گەڕێکێکی شاری عەمان 51 چێژلێنەری ناو ئەنجومەنی خێرخوازی شەرکەسەکان کار دەکەن بۆ پاراستنی خواردنە شەرکەسەکان. یەک لە کارەکانی ئەم ئەنجومەنە بڵاوکردنەوەی کێک و شیرنەمەنیە شەرکەسەکانە بەسەر دوکانە شەرکەسی و ناشەرکەسەکانی ناو عەمان.